ئەو دزەی دووجار بورجی ئیڤڵی فرۆشت. ئەگەر کەسێک بتوانێت دزی لە سەدەها کەس و چەندەها بانگ بکات، پارەیەکی زۆریان لێ بدزێ و چەندین جار دەستگیر بکرێ و ئازاد بکرێ لەبەر نەبوونی بەڵگەی پێویست. ئەمە مانای وایە ئەم دزە ئەزموونێکی باشی هەیە و بەتوانایە لە دزیدا. بەڵام هەر ئەم کەسە وەها لە خەڵکی بکە کە خاوەنی بورجی ئیڤڵە، نەک تەنیا ئەوە بەڵکو دوو جاریش بیفرۆشێ. ئەو کاتە ئێمە لە بەرامبەر دزێکی زیرەک داین. گرەوی بەتەنیا لە دزەکانی وەک خۆی نەبردوێتەوە، بەڵکو گرەوی لە ئیبلیسیش بردووەتەوە، کەواتە بە ڤیکتۆر لۆستینگ پاشای دزەکانتان پێ بناسێنین. لە پاش ژیانێکی پڕ لە دزی کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەسەری بەر، ڤیکتۆر بڕیار دەدا کۆچ بکە، بەڵام بەبێ گۆڕینی پیشەکەی کە دزیە. ڤیکتۆر دەچێتە پاریس، لەوێ لە ڕۆژنامەکاندا دەبینێ کە بورجی ئیڤڵ پێویستی بە نۆژەنکردنەوەیە. ڤیکتۆر بڕیار دەدا ئیستیقلالی ئەم هەلە بکات، بەڵگەنامەیەکی فەرمی ساختە دەکات کە ئاماژە بەوە دەدا ڤیکتۆر بەرپرسێکی میری گەورەیە. بووە بە جێگیری بەڕێوەبەری گشتی وەزارەتی پۆستە و بەریت، لە پاشان پەیوەندی بە 6 وەبەرهێنەوە دەکات. ڤیکتۆر وەبەرهێنەکان بۆ ئوتێلێکی زۆر بەناوبانگ بانگهێش دەکات. پێیان دەڵێ نۆژەنکردنەوەی بورجی ئیڤڵ زۆری تێدەچێ، هەر بۆیە حکوومەت بڕیاری نۆژەنکردنەوەکەی هەڵوەشاندۆتەوە و نیازی هەیە لە زیادکردنێکی تایبەتدا بیفرۆشێ. حکوومەت نایەوێت بە ئاشکرا ئەم کارە بکە بۆ ئەوەی نەبێتە هۆی تووڕەکردنی خەڵکو و دواتر خۆپیشاندانی لێ بکەوێتەوە. داوای لە بازرگانەکان کرد ئەم گفتوگۆیە بەنهێنی بهێڵنەوە و لەلای هیچ کەسێک نەیدرکێنن. ڤیکتۆر پیاوە بازرگانەکانی بە ئۆتۆمبیلێکی لێمۆزینی کرێ بەرەو بورجی ئیڤڵ برد بۆ ئەوەی کارەکە تا ڕادەیەک منتەقی بێ. چاوەڕوانی ئەو بازرگانە بوو کە زۆرترین پەرۆژی بۆ کارەکە هەیە. بە دڵنیاییەوە یەکێک لە بازرگانەکان بووە نێچیر و بورجی ئیڤڵی لە ڤیکتۆر کڕی. ڤیکتۆر بە خۆی و پارە دزراوەکانەوە ڕای کرد بەرەو ڤیەنای پایتەختی نەمسا. بازرگانەکە ئەم دزیەی کە لێی کرابوو بە پۆلیسی ڕانەگەیاند بۆ ئەوەی نەبێتە باسی ڕاگەیاندن و لەلای خەڵک بە گەمژە و بێعەقڵ ناوزەن بکرێ. ئەم دزیەی ڤیکتۆر بووە هۆی بەرزکردنەوەی معنەویاتی و وا هەستی دەکرد کە ئاشکرا نابێ. هەر بۆیە بڕیاریدا جارێکی تر بگەڕێتەوە بۆ پاریس و بۆ جاری دووەم بورجی ئیڤڵ بفرۆشێتەوە. لە سەرەتادا هەموو شتێک بە باشی دەڕۆشت. جارێکی تر بازرگانێکی تری گەمژەی لێ هەڵکەوت و بڕوای بە کارەکە کرد. پارەیەکی خەیاڵی تری وەرگرت لە پێناوی فرۆشتنی بورجەکەدا. ئەم جارەش کارەکە بە سەرکەوتویی ئەنجامدرا، بەڵام نێچیرە تازەکە پۆلیسی ئاگادار کردەوە. ڤیکتۆر ناچار بوو کە لە پاریسەوە بەرەو ئەمریکا هەڵبێ. لە بەدبەختی ڤیکتۆر دەسەڵاتدارانی ئەمریکا ڤیکتۆریان بە تۆمەتی ساختەکاری دەستگیر کرد و ڕەوانەی دادگا کرا. لەبەرەوەی دزێکی زیرەکی وەک ئەمە بە ئاسانی تەسلیم نابێ. ڕۆژێک پێش دادگاییکردنی لە دەستی دادگا هەڵات. لە پاش 27 ڕۆژ جارێکی تر دەستگیر کرایەوە. دادگا بڕیاری 20 ساڵ زیندانی بەسەردا سەپاند. هەر لە ناو زیندانیشدا کۆچی دوایی کرد. ئایا لەو بڕوایە دایت لە کوردستان دزی زیرەکتر لە ڤیکتۆر بوونی هەبێت؟